خەڵک لەوانەیە تاڵبی ئەو شتە نەبی زۆر کە شارەزای نەبێت بە شایدی چەند برادێک باوکی فرۆش بە $10,000 یەک دەفتەر. بەڵێ دیارە ئەم شەو پێشانگایەک لە شاری هەولێر بەڕێوە دەچێت کە پێشانگای پەلەوەرەوە تەنیمایشی و پەلەوەرانە دەکرێت کە زیاتر لە چیل بەخێوکار ئەم شەو بەشداریان کردووە بە پەلەوەری جۆرا و جۆر و جیاواز. جا من ئێستاس مەلایەکێکیان بە چەند پەلەوەرێک بەشداری کردووە ئەمەوێت بزانم لێی بپرسم بەچی بەشداری کردووە و پەلەوەرەکانی تۆ سڵاو دەبێ ماملالۆ. زۆر سپاس دەکەم. زام جەنابتان بەچی بەشداریتان کردووە ئەو پەلەوەرانەی تۆ و تا چەندیش گرینگە ئەم جۆرە نمایشانە بەگشتی. سەرەتا بەخێرهاتنی کەناڵی 964 دەکەم یاخۆ بەخێر بێن. من وەکو بەخێوکار لالۆ ساڵانە پێشانگامان هەیە، نمایشمان هەیە و بۆرسەی ماگانەشمان هەیە. ئەمە یانیە کە لە پێشانگای بەهارە ناومان لێناوە ئێمە چوار پێشانگا دەکەینەوە، بەڵام پێشانگا ڕئیسیەکەمان زستانەیە کۆتا ساڵ کەوا گەورەترین پێشانگایە بە ئەڵقەی خۆمان بە ئینتاجی خۆمان تێدا بەشدار دەکەین بە حەکەمی ناوەخۆ نێودەوڵەتی تێرەکان خاڵبەندیان بۆ دادەدرێت. ئەمن ئەوڕۆ وەکو بەشداریکردنم بە سێ چوار پەلەوەری ئۆشامۆ پێشەش تەیری هیندی پارۆت ئەسیل کە تێدا بەشداریم کردووە. وەکو ئەو کەڵەشێرانە مریشکەکان ئیسترادن کەڵەشێرەکان بابیان لە هیندستانم هینایە، یعنی ئەوانە جووسکەی کوردستانن، جووسکەی ئێرەیە، هەردووچیان ئەڵقەی کوردستانیان لە پێیە 2025-2026 یعنی ئینتاجی ناوەخۆن و هەروەها ببرێتەوە سەبارەت بەوانەش ئەوانەش هەر ئینتاجی ناوەخۆن باوچیان هاوردەکراوە، دایک و باوچیان هاوردەکراوە ئیسترادە بەخۆم هێناوەمە لە ئەوروپا ئەلێرە ئینتاجم لێ کردوونە ئیدی داک و بابی وانە دیار بوونە. باشە ماملالۆ میست ئەوە بڵێم ئەوانەی کە تو جەناب دێرە باسەکەی ئەڵەی ئینتاجی کوردستان واتە داک و باوچیان هاوردەنە بەڵام بە خێوکردنەکان لەسەر شێوازی کوردستان. من برا خۆم تێ بگەینم ئەلێرە ئەوانە داک و بابی وانم لە ئەڵمانیا هینە، لە ئەڵمانیا هینامە ئێرە داک و بابیان ئەلێرە ئینتاجم لێ وەرگرتن، یعنی مریشکەکەی هەلکەی کرد و کەڵەشێرەکەش فسی جووسکە بوو دامان نایتەوە لە تەمەن یەک ڕۆژیە تاوەکو گەیشتوێتەوە تەمەنە. بەڵێ باوکی ئەو کەڵەشێرە و ئەو کەڵەشێرە ناوی سیمبایە، یعنی کەڵەشێرەکان لە لای من ناویان هەیە. ئەوابزانم لە هەر بەخۆش دەیگیریەوە ئەبزان هەر بەخۆش دەیگیریەوە دەیناسی. بەڵێ باوکی ئەو کەڵەشێرەش ناوی سپارتایە، بەخۆشەویستی باوکی ئەو کەڵەشێرە من بوومە بەخێوکاری ئۆشامۆ. باشە باس لەوە کرد کەوتت باوکی ئەوم فرۆشتووە. بەڵێ باوکی ئەوم فرۆشدامە بەخێوکارێکی کوردستان نەبێتە ڕێکلام بێتوانت خەڵک لەوانەیە تاڵبی ئەو شتە نەبی زۆر کە شارەزای نەبێت بە شایدی چەند برادێک باوکی ئەوم فرۆش بە $10,000 یەک دەفتەر. بەڵێ ئەدی ئەولادەکەی بە چەندی ئەولادەکەی بۆ فرۆشتن نییە بۆ فرۆشتن ناوە. زۆر باشە. ئەمەوە بڵێ ماملالۆ تا چەند بەخێوکردنی ئەوانە ئەستەمە زەحمەتە بە قورعان بەخێوکردنی وانە بەخێوکردنی ئۆشامۆ کەڵەشێرێکە پێویستی بە شوێنێکی فراوان هەیە، خواردنێکی چاک، ڤیتامینێکی چاک، یعنی ئۆشامۆ پێویستی بە عەزەڵە و بەلاخە و بە ماسوولکە هەیە، یعنی تێرێکی ئاسان بەخێوکردن نییە. بەڕاستی مادی بوونی زۆر. چەند ساڵە جەناب لەناوی شوێن؟ من لە 2018ەوە لە پێشانگایەکان بەشداری دەکەم و ئەلحەمدولیلا خەڵاتی زێڕین و خەڵاتی مەفقەز و گرانبەهاشم هێناوە. حەز و خولیا بەشداری؟ من حەزە